لێرە لە خانەقین بنەماڵەیەک دەژین کە منداڵەکانیان تەواو جیاوازن لە خەڵکانی دیکە. منداڵەکانیان بە شێوەیەکی خۆڕسکانە قوڕ و بەرد و خۆڵ، هەندێکیشیان کە گەورە دەبن کاغز و کلینکس و بەنزین دەخۆن. ئەمە ئاسەواری بەشێکە لەو شوێنەیە کە منداڵەکان دوای کڕاندنیان خواردویانە. منداڵەکان هی دوو بران، دەوترێ ئەو دوو برایە خوشکێکیشیان هەیە کە منداڵێکی ئەویش هەمان سروشتی منداڵەکانی ئەمانیان هەیە و خواردنی سێر دەخۆن. سالم باوکی دوو لەو منداڵانەیە، لەبەرەوەی هاوسەرەکەی چاوەکانی تا ئاستێ نابین و کز بووە، ناچار خۆی چاودیاریان بکات، ئەویش چونکە ئیشوکاری هەیە هەموو ڕۆژێ لە ماڵەوە نییە. وەڵڵا مشکلەیەم دوو مڵالمە کوچ و کوڕێکە، ژیانیان لەسەر ئەم خۆڵما خۆڵە بردێتە سەرە، یعنی ئەگەر لیان ببڕی نالێم تێکەچن بەڵام نەخۆشەکەون. وەڵڵا نائایلەکەمان هەیە، ئەمە کوڕەکەمە تەقریر دنیامانیشەیە، هین خەستەخانە هین عیادەکان، یعنی وەزعی زۆر شڕە. باوکی ئەو منداڵانە لە خانوویەکی کۆنی خانەقیندا دەژێت، هەرچەندە عەوداڵە بۆ دۆزینەوەی چارەسەر یەکجاری، بەڵام دەڵێت ناتوانێت زۆر فشار بخاتە سەر منداڵەکانی کە قوڕ و خۆڵ و بەرد نەخۆن، چونکە هەر کاتێ وا بکات منداڵەکانی نەخۆش دەکەون و دەبێ ببرێنە لای پزیشک. ساروەهاب باوکی دوو منداڵی دیکەیە کە کلینکس و کاغز دەخۆن، دەڵێ تەواو ماندوو بوون بەدەست منداڵەکانیەوە، چونکە ئەگەر نەیخۆن نەخۆش دەکەون کە دەیشی خۆن گورچیلە و ڕیخۆڵەکانیان تووشی ئازار دەبێ. وەڵەوە کلینسکە دەستیان بکەوێ ئەیخۆن، ئەو شیشڵدانە بچکەکانەیەکەی کڕن ئەیخۆن، کارتۆن کوتە کارتۆنەیە بێژین بیبین نەیخۆن، لە بەرامبەر ئێمە نایخوا، بە سوختی ئەمە بەس دوورەوە کە لە بەرچاو ئێمە ئەیخوا. سە شیشڵدان جارەجارە چێ بە دوکانەکەی کڕێت تا تێتەوە، یانێکی هێژێتە پێم برادەرم بینێ ئێژە کاکە بۆ مناڵەکان تواکەن، ئێژم وەڵڵا کاکەت یعنی چێ لە بەردەم من نایخوا. ئاخە چارەسەری هەیە بەسەژێ دکتۆرە خسایی خۆی هەیە، ئەی دکتۆرە خسایی خۆی من لەکوێ بەدۆزمەوە بووی. پزیشکەکان سەبارەت بەم خۆ دەگمەنە دەڵێن ئەو منداڵانەی کە قوڕ و بەرد و خۆڵ یان هەر مادەیەکی کانزایی نائاسایی دەخۆن لە پێکاتەی لەشیاندا مادەی ئاسن کەمە. بە شێوەیەکی عام دوو گروپی نەخۆشن ئەمانە، ئەوانەی کێشەی عەقڵی و شتیانەیە ئەوانە قورسە چارەسەریان، چونکە تو ئەوانە ئەگەر حتا بڕۆیت عیلاجیان بکەیت و مەسەن ئەوەی فیتامین و شتە بیان دەیتێ هەر چاک نابن، چونکە ئەوان مشکلیانەیە، هەر ئەگەر ڕێنەوە دیسانەوە نان ناخۆن، ئەگەر ڕێنەوە دیسانەوە کێشیانە بێ و ئەو کێشەکەیان قورسە بێ. بەڵام چارەسەر ئەگەر هەر مناڵێکی ئاسایی کە زۆربەیان ئاسایی نیش مشکلیان نییە لە مێشکوشتە، ئەوانە هەر بە کۆمەڵی عیلاج و تۆنیک و فیتامینات و ئەوانە چاکە بن و هیچ مشکلیان نابێ. لەناو ئەم بنەماڵەیە جگە لەم منداڵانە منداڵی وایان هەیە پلاستیک دەخوات و هەشیانە هەفتانە چەند جارێک بۆنی غاز نەکات، ئەوە هەست بە ئازار و بێتاقەتی دەکات. باوکی ئەو منداڵانە دەیەوێ چارەسەر یەکجاری ئەو خۆ دەگمەنانە بکەن، بەڵام دەڵێن لەبەر ئەوەی هەژارن ناتوانن دەست بۆ هیچ چارەسەرێکی پزیشکی ببەن. دیار جەمالێ نارتی، خانەقین.